باس لە هەڵمەتەکان یاخود پرۆژی سیستمی چاودێری پاراستن بۆ منداڵانی ئیشکرد دەکەین کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کاری لەسەر ئەمە کردووە لە شاری دهۆک وەروە بە شێوەیەکی گشتی باڵێن ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان لە زۆرینەی ناوچەکانی هەرێمی کوردستان هەوڵی دەدەوە ئەوە دەدات کە هۆشیاری بداتە هاوڵاتیان، هۆشیاری بداتە دایکان و باوکان منداڵان لە کاریگەریە نەرێنیەکانی ئیشکردنی منداڵ کە کاریگەری لەسەر دەبێت. جا لە چوارچێوەی ئەم هەوڵانشدا لە شاری دهۆک هەڵمەتێکی تایبەت بووە بە پێدانی زانیاری و کاریگەریەکانی ئیشکردن لەسەر ژیانی منداڵان. تایبەت بەم بابەتە شیروان محەممەد ئەمین لێپرسراوی پاراستنی مناڵپارێزی کوردستان لە قیدهۆک ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵمان دەبێت. کاک شیروان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتی. هەڵبەتە ئاگادارین کە ماوەی ڕابردوو وەرکشۆپی ئەنجام درا تایبەت بە پێدانی زانیاری یاخود بۆ پاراستنی منداڵ و پێدانی هۆشیاری بۆ پاراستی منداڵان. ئەم وەرکشۆپە بە شێوەیەکی گشتی خۆی لە چیدا دەبینیەوە؟ سپێدە باش باوە سپاس بۆ کاناڵی کورسات و بنێریت کاناڵی کورسات بەری چەند ڕۆژێکات مە هەڵمەتێکی وشیاری وەرکشۆپێکی مەکرد لە ناو کەمپێت پەنابەرە لە دهۆکێ کە تێدا ئەم بەحسی بابەتت پاراستنی منداڵ تێدا دکەین و بە تایبەت بابەتێ کارکردنا زارۆکایە و هەروە ساژی و ئەرمانجی مەشوێ وەرکشۆپی ئەوە و پێتر خەلک معلومات هەبێت لەسەر چون تعاملی گەل زۆرەکی دەکردن و تایبەت ئەو زۆرکەوێ کارتکات و تایبەت نیاسینە خەکی سەر یاسای کاری عێراقی. بەڵێ دیار ئەو کارکردانە یان ئەم هەڵمەتانەی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بۆ پاراستنی مافەکانی مناڵان بە دیاریکراوی چۆن کاری لەسەر دەکەن، چۆن دەستنیشانی ئەو ناوچانە دەکەن کە پێویستە تێدا وەرکشۆپ و سیمینار تێدا ئەنجام بدرێت. چون تێنەگەشتم؟ بەڵێ ئەم کارانەی کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان تایبەت بە پاراستنی مافەکانی منداڵی دەکە چۆن دەستنیشانی دەکەن و چۆن شوێنەکان و ناوچەکان هەڵدەبژێرن بۆ پێدانی هۆشیاری بە منداڵان. ناف پارێزگاها دهۆکێدا مە تیمی پاراستنی منداڵی ئیشکاری هەی ئەف تیمە پاڵپشتی ڕێکخراوە منداڵ پارێزی پاڵپشتی لە سێ فەرمانگەیت سەرەکیت کردن ناو دهۆکێدا ئەو ژی ڕێڤەبەریە جڤاکی ڕێڤەبەریە چاودێری جڤاکی دهۆکێ وەگەل ڕێڤەبەریە کار لەگەل داژی لەگەل ڕێڤەبەریە بنگەی سنێلا کە ئەو ژی تیمێکی پێک هاتیە سێ ڤەکولەرێت ڕێڤەبەریە چاودێری جڤاکی و شەش پۆلیسە لەگەل دوو کارمانێت منداڵ پارێز کو سەرپشتی سەروەی پرۆژێ دکەن. ئەم سەر ئاسێ سنتەرێ دهۆکێ نوکە شولکەین مە تیمێکی هەیە و سعات هەشتنی بەسپێدێت تا سعات 11 شەف تیمێکی گەڕووکە ناو سنتەرێ دهۆکێت گەڕیت گەل داژی و مە ئەو بۆ حەد اجتیماعیت هەین و فۆرمەکی بۆی زۆرکی پڕکەن لەگەل داژی و بۆی زۆرۆکی دعمەکۆ نەفسی و اجتیماعی کەن و پاڵپشتی دەرونی جڤاکی بۆ تێتەکردن و دیگەل داژی و دیچوونی بویوان کەیسە تێتەکردن خلال ئەو تیمە مە کەسێکی دی هەلگەرمە توی تیمیدا و ڕێڤەبەریە کارە ئەو ژی پشکنەری کارە و سەردانتوان جیهات کرد ئەو جێت و ئیجازت فەرمی هەبن شلای دەستگایت حکمەتێک وەک معمەل و بۆڕ و دیسک و حتا یانی شەویش. باشە کاک ژیوار بە شێوەیەکی گشتی ڕەوشی مناڵان چۆن دەبیندرێت؟ والله اجبر كو نوكا وضع أوبوري طيبات الهرم الكردستاني وضع كي برف نبوش بني تشيت وضع كي زور خرابة بيسبب بتر أم دعمي بو منالي بكين خاصة أم منالي كو سرجاد الشركة. کاک ژیوار بە شێوەیەکی گشتی لە دهۆک واروەها لە کەمپەکان هیچ ئامارێک لەبەردەستایە بۆ مناڵانی ئیشکەر و هۆکاری ئیشکردنەکەشیان ڕوون کراوەتەوە بە دوواداچوون بۆ ئەمە کراوە؟ بله طبعا داتایگی بردستی هەیە و داتایوان زۆرکە ناو سنتەری دهۆکی دا شد کەن ئەغلبەت پلایەکێت هەین و خەکی خۆجی دهۆکێنە پلا دوێت هێت پەناوبەرن پلا سێژی ئاوەرەنە تقریبا خەکی خۆجیهی 285 زارۆکن حتا نوکێک و مە دەستنیشان کردی و تقریبا 35 زارۆکێت پەناوبەرن وما 25 زاركت أوريت هين طبعا اف بروجي تنيل سنتري دوكيا
السال 2021 و 22 ما بروژه هبو سر اصل منطقه بادینان خر کل زاخ و آکری جد گرد تقریبا 1065 زاروک هبون اتخاکی خوجی بون 325 که زاروک هبون کو پنابر بون و 200 زاروک کو آوره بون اوجی سر اصل دو که بو سال 2021 و 22 مال گرک خواکار جهانیت کرد کەواتە بەپێی ئامارەکان بۆ ئەم ساڵ کارپێکردنی منداڵان یاخود ئیشکردنی منداڵان لە دووهۆک بەرز بۆتەوە یاخود ئامارەکە چیمان پێ دەڵێ؟ ام چین بیشین برز بوی بس ام نشین تأکید کن صادق صاد چونکو وقتی تزانی سنوره پارزگاه دک سنوره کی مازنه ام نشین همی منطقه دو کی تغطیه بکین چونکو زور نوچهت گریدای دو کی وقت منطقه شیخان و آمیدیه و هر جهدی افصل البروجي هر سنتر دو کی طبعا مال هاي فو اقدس بكري حتى نو تقريبا 300 حتى من حتى نو ما دست نشان كريم بە دیاریکراوی هۆکارەکانی کارپێکردنی منداڵان یاخود بەپێ و ئاماری کە لە بەردەستا بووە ئەوەش پرسیارکراوە لە مناڵان کە هۆکاری کارپێکردنی مناڵەکان بە دیاریکراوی خۆی لە چیدا بینیوەتەوە ئایا حەز و خولای بەشێک لە مناڵەکان بۆ یاخود دیوە ئابوووریەکەی بووە بە دیاریکراوی هۆکارەکە بۆچی گەڕاوەتەوە؟ سبب سرکی کو زاروک شو کرد کو او هجاریه او سبب سرکیه کو زاروک جبر وضع انه كاكو مثلا ديكو بوب نشين مثلا هاريكاري عائله كان زاروك بيتا ايكي شوان اگر كو تشيت هاريكاري عائله كان طبعا سبب كدي هجا روشن بريا جواكيا كو او سنه لا دم بيتا عمري 15 16 سال عائله باش بدبن بجنه بيتو شركه تو بيا ظلام بيتو او اخنت كو حكمت بيجيد لو ما دبيني كو زارو شركات بس سبب اساسي اول كو وضع اوبوريا كو نسبة كهجاري هاي تنفوز بارزقها دوكي كي ديف او ريبورتا كو وزارة بلان دانان العراق دانان كو نسبة هجاري للهمي بارزقها العراقي كو دهوكا باشە کاک شیوار بە دیاریکراوی ئەم هۆکارە با بڵێن لەلایەک هەژاری لەلایەک نەبوونی هۆشیاری بە تایبەتر ڕێکخراوەکان چۆن ڕۆڵیان هەبووە لە پاراستنی منداڵان لە هۆشیارکردنەوەی خانەوادەکانیان بۆ ئەوەی کە کارکردن کاریگەری نەرێنی لەسەر با بڵێن هەم پەروەردە هەم دەرونی مناڵەکە بەجێدێڵێت ڕۆڵی ڕێکخراوەکان بە دیاریکراوی لەمڕۆوە چی بووە؟ طبعا رولي رخاو من ضوء باريس اوا كوت بي بروجي دو كو ارمانجو سركي اوا ام جوكي هشور كان سرفان بابتت كو بابتت جالك ما تسيدارن چكو او زارو كدمي كارت كات دمت جالك درنج الشاف تأثير سر هيا سر رفتاري سر اخلاقي تذكرن ارمانجو سركي اوا ام هشوري دينا جواكي قال داجي ام بول بشتي وان خيزانات كان كو او زارو كتوال شول كان كو دا او زارو نبردان بسر شولی خوب بردام بی سر خواندن خو ما برنامه که هم بین برنامه کیس منیجمنت و کلید ما جواکی پال پشتی اون خزانات کند پشتی هم اسیسمنت کی بانات کین و هر خزانه کی که محتاج چی هم هاری کاری آنات کین و گل داشت هم پال پشتی درونی جواکی بان زارکات کین کود برداری چالاکی خود داد کین هر واجی هم حملات تشاری خطاب خانه جید کین باشە کاک ژێوار ئەو پاڵپشتیانە هەڵبەتە دانە بەجانە باسی دەکەین هەم پاڵپشتە ئابوووریەکە کە باسی دەکەی هەم پاڵپشتە دەرونیەکەش ئەو چالاکیانەی کە بۆ منداڵان هەیە و کاریگەری لەسەر کارپێکردنی منداڵان کەم دەکاتەوە بەپێی ئەو ئاماری لەبەردەستای و پاڵپشتیانی ڕێکخراو دەکرێت بڵێ پاڵپشتێکی تەواو پێویست دەبێت ئەمە وا دەکات کارپێکردنی منداڵ کەم بکاتەوە بە تایبەتتر پاڵپشتێ ئابوووریەکە ڕێکخراوێک دەتوانێت ئەمە بکات یاخود بە دیوە گەورەکە ئەمە ئەرکی حکومەت ئەبێت اخو بتشتكي سركي دبيت اركي حكمه دبيت بس رخام مضا باريس بردام بول بشتي وانزاروكات كاتب ديف او بوجيل رخاوي دابين كري وهر وصاجي اما قالك همانجي كباش هي قال دزغيت حكمته وكريفابريا تشوف ديري جوفاكي وريفابريا كار كوب وام هاري كاري وانزاروكات كان باشە پاڵپشتێکە لە ڕووی مادیەوە خۆی لە چیدا دەبینێتەوە ديف او پال پشتی رکرام دا پاریس دابین کت ام پروژه بچیک بوده که باکا واد کن بنمونه مثلا دیگه که حزل کار خیاطی هبید ام تشید خیاطی بود دابین کن و بو او بید که او زارکه شول نکد و دیگ بیت هاری کار بو عائله که دهات که بو حیوانات دابین بکد
هر وصاجي ما برنامج كان بجنب برنامج قرتنا خوا خلال هذا البرنامج ام دعم الزاروك كان مبلغ كي معين كو حتى تقعد 12 صالي باشە کاک ژیوار قال دوجي فەرموو. قال دوجي كو ام بول بشتيوان زاروك كان كو عيت دو برنامج صار خوندنا خوب كرينا جلو بركي قرطاسي بدعمات كان خلال مامستايد مدرسة كو بتر اهتمام بيه بدن او جيت تذكرنا بريكا فاكولاريت ماي جواكي باش هەڵبەتێ ئەمە یەکێک بوو لە پرسیارەکانی من لەم پرۆژێدا تا چەندەوا نزیک ساڵی خوێندن نزیک دەبینەوە ئەم پرۆژێ تا چەندە کار بۆ ئەوە دەکات ئەو منداڵانی کە ئیشکردن و بەبوونی ئیشکردنەوە لە خوێندندا بڕاون کار لە سەریان بکات و بگەڕێنەوە بۆ خوێندن ئایا ئەم پرۆژێ بە دیاریکراوی بۆ ئەم ساڵ کە نزیک ساڵی نوێی خوێندنە هیچ هەنگاوێک یاخود هیچ کارێکی بۆ دەکرێت؟ أكيد وقتی ما پروژه دست بکر که هدف أساسي أوه كو زاروكات شوري بدر كبيت وبشتات قطابخانه دا كو دو شيت وكي هر زاروكا كي آسایی داما خوب كات و باشارج خوب ببینید ایکش ارمانج سرکی اوه كو عمل دعم وان زاروكات كان كو هدف أساسي كو بصفرة مدرسة وشول نكات يعني كو اوه ایکش ارمانج سرکی دنا پروژه دا هم سر شد كان باشە کاک ژێوار هەڵبەتە ئەو مناڵانی کە کار دەکەن جگەلەوەی کە لە ڕووی ئابووریەوە با بڵین پێویستە ڕەنگە کاریگەریش بە جۆرێک لە جۆرەکان ئەمە کاریگەری لەسەر دەرونی یاخود ڕەفتار و ڕەوشتی ئەم مناڵە بەجێبێڵێ لەم پرۆژەیەدا چۆن ئیش دەکرێت بۆ دەرونی منداڵی کارکەر بۆ ڕەفتاری منداڵی کارکەر اكام شولي زاروكي تقسيم كما بين شولي كي رخصتي ونا رخصتي او رخصتي اكو جيت ما قلت مولات الله حكمتي ورقتي طبعا تاثير سر اخلاقي زي تذكرنا دم مثلا الكوفي شوب كي شركات يعني البارك شركات عن الجاكي كو زيان لتجاهينيت قال داج شولي انا رخصتي طبعا تاثيرك قوي صارت كات صرفتاري چون كنت نوف بازار دا شركات عن سترافيك لايت شركات وتعامل اگر کسی بالغ کرد و که امزانی زاروک شوان کسای ای چجورا نشد دفاعش خوب کرد چون تعامل اگر کسی که بالغ کرد هر واساجی ام چاوشین سر ده اگر وان کیسات که مثلا معرض بودن دو تیجی آن با هر جوره که ایسا بید که برایگو فکولاری جواکی ام جلسات نفسی دینی و دگل داشی دعم اجتماعی جی بود کن باشه هەڵبەتە با بڵین لە مناڵ بارێزی کوردستان کۆمەڵێک چالاکی هەیە کە منداڵان بەری ئەکەون لەوانە با بڵین ئەگەر وێنە کێشان بێک پەرپێدانی توانەکانی خۆیان بێت کەواتە چۆن جەخت لەسەر و مناڵانە دەکەنەوە و چالاکیانە بەشدار بن طبعا اكيد بشتيام تقييم خوب وهر كيسكيت كاين سحكينا كو هر كيسكيت شلون هنا بريكو وان كيسان مشين عفوا بريكو وان اسسمنت امت كاين بوان كيسو ام ساكن هر زوج حازو شلون تويتشنا والقد شو كاين كو بيحتا ارمان جد خو خواك او سنه مثلا اف شغله كانك ما نبيت ما قلت ما همانجي كبوش قال سنتري طريبه بريود جواكي تانكو امشين احاله كاين بوانا ودعموا بوان بيتكرا کاک ژێوار هەندێک لەو منداڵانی کە منداڵی ئیشکردن لە شەقامەکاندا دەیان بینیت لە بازارەکاندا دەیان بینیت کە منداڵی ئیشکردن بەڵام کۆمەڵێک بەهرە و توانای تایبەت بە خۆیان هەیە ئەگەر بێت و ئەم منداڵانە ئەو ئیشە نەکەن ڕێکخراوێک و لایەنێکی پەیوەندیدار هەبێ دەستیان بگرێت کار لەسەر توانە و بەهرەکەیان بکات منداڵێک دەبێت زۆر زوو دەچێتە پێشەوە بەرەو پێش دەچێت لەم پرۆژەیەدا کار لەسەر توانا و تایبەتمەندی منداڵانی بەهرەمەند کراوە کە لەسەر شەقامەکانیان لە ناو بازارەکان کار دەکەن افصالش ما او چالاکی نکرینه بس سال 2021 و 22 ما دعم سه سنترات کرد کل سر قضا آکری و اداره سر بخوازا خود سنتر دو که ما زاروک هم خودان توانا بون همشیم دعموان بکن چه پستران بجی بید چه برسن بید چه گوتنا سمینارا بید چه برایکا هر چالاکی که بید که زاروک زاین شیان لی هبید تایبت الورزشی داشت باشە کاک ژێوار وەکو کۆتا پرسیار دەمەوێت ئەمە بزانم کە ئەم پرۆژەی کاری لەسەر دەکرێت هەتا کەی بەردەوامی دەبێت و پلانی نوێتری ئەم پرۆژەیە چی دەبێت
بروژه بردام تا سر ساله پلان ما بو فترة بيت كو ام هلمت تشيري ناف خطاب خانه ده بكين بو وان زاروكا داشين او زاروكي كات كات وقتی صفت مدرسه بیت کسی که آسایی و که هر زاروکی کی و كان بيجني كو الدماجة جواكي بو بيتا كيرن داشيت بردام سر خواندن اخو بله و اكيد عم بردامي سر بال پشتیت خود ریکا برنامج کیس منیجمنت که اوجیب شلای ڕێکخراوەمە بە تێتەداعم کرد. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانی زۆر سپاس بۆ ژێوار محەممەد ئەمین کە بەڕێزیان لە پرساوی پاراستنی منداڵ پارێزی کوردستان لە قەید هۆکن ڕاستەوخۆ لات هۆکەوە لەگەڵمان بوون.